لای خۆمان دەفتەر دۆلارم دیوە بۆ تەزبیحێک بەڵێ زازەی شۆلی وەرگرن و بۆی نابێ بەس لە دەرەوە ڕقەمی خەیاڵی تر هەیە ئێستا تقریبا نزیکی بایی 25 جۆرەقەیەک دەرەچێت بۆ ئازاری جوگەی پیاوە نەما ئاڵتونی پیاوانە و بۆ ئازاری دان دەرهاتنی مناڵانیش ماوەیەکە ئەو بەردانەی کە دەکرێن بە دەستبەن و کوڕان و کچانیش بەکاریە هێنن وەکو هاوشێوەی ئەمانی دەسیمەن بۆ بابەتێکی باو لە ناو گەنجان و لە ناو هاوڵاتیاندا بۆی هەندێک باز لەوە دەکەن کە هەندێک لەو بەردانە تاقەی سلبیە بات هەیاڵێمە هێزەیات هەیاڵە خەوە باشەکات قسەی جۆرا و جۆر دەکرێت لە سەری بە نرخی جۆرا و جۆریشن مناتومەتە یەشێک لە دوکانەکانی شاری سلێمانی کە ساڵانەکە 150 لەگەڵ ئەم بابەتیان نەرم کردووە کە هەرچی بەردێ بوێت لێتی ئەمە لە تایگەر ئای و چەندین جۆی دیکەی تایە من پرسیار لە کاکشاخانەکەم کە ساڵانەکە سەرقاڵێم کارەیەکە فەرمیتی هەر کاکشاخان سڵاو لێ بێ ئەمانی دەسی من چییە بۆچیش باشن بەردەکانی بەڕێزە پێش هەموو شتێ بەخێر بن سەرسەرە ماتن با پێشوی باسی هێزەکانیان بکەین هەموو شتێک خوای گەورە دروستی کردووە لێرە بابەتەکە هێز و تاقە و جیاوازیکردن نییە و ڕەبتکردنەوە نییە بەدیم چکە خوای گەورە هەموو شتێکی بۆ خزمەتی ئینسان دروست کردووە لێرە کە باسی خزمەتی ئینسانەکەین چۆن لە گەڵایەک شیفا هەیە بۆ لە بەردێکیشە ئەم هێزە نەبێ بابەتەکە ئەوێ نەگڕەبتکردنەوە بەدینەوە بێ چکە هەمومان خوای گەورە دروستی کردوین لێرە کە باسی بەردەکانەکەین هەرێکە تاقەوزەیەکی هەیە بۆ شوێی کە باکارێنی هەندێک کەسی ژێ هیچ قەنەعەتی پێی نییە تاوە ئەرزوی خۆیەتی هیچ کێشێکمان نییە بەس وەکو ئەکسسوارات بۆ جوانی بەکارێنی ئەمانەی دەستی بەڕێزێت تایگەر ئاین ئەمانە لە ناوڕۆکە بەڵێ بەس جۆرەکانیان جیاوازن بەردی هێزن زۆر بەردیکەمان هەیە هەرێکەی ئیشێکی هەیە هەرێکەی تاقەوزەیەکی هەیە زۆر بەردی جیاوازمان هەیە کە بۆم بابەتانەکە بەکاری و خەڵک بۆ بابەتەش بەکارێنێ ینی ئێستا بابەتی ئەکسسواراتەکە گۆڕاوە بۆ هێزیش دەکەڵێ هەم جەمالیەتە جوانکاریە و هەم تاقە و هێزیشە ئێستا زۆر بەرەو ئەوە ڕۆشتوین پێشتر خەڵک هیچ ئیتیمامێکی بۆ بابەتە نەبوو بە هیچ جۆرێک بەڵام ئێستا وردەوردە خەڵک ڕۆشن بیرترە ئەخوێنێتەوە سەری ئینتەرنێتەکات ئێستا زۆر باشە مشتریم هەیە بەقەدەر من زانیاری هەیە لەسەری من بۆ من باشترین شتە پێویست ناکە ڕۆژنەوە ئاسانەکە کاتێکەیەتە ئێرە زۆری فەرق کردووە پێشتر هەموو بەردێک فڵانە ناوی هەیە ئەم بەردە وایە منیشم چێ بەنای بەردەکە جوان بێ بەدڵم بێ بەڵام نایەسە پێش جوانێکە ناوی بەردەکەیەوێ ئیشەکەی بێ ئەوێت یعنی کواڵەتی بەردەکەیەوێت زۆر کەسی ژەهر بۆ جوانی بەکارێنێ کۆڵ ئەوێ بەردێکی سروشتی جوان بەکاربێن و بەس بۆ کوجەمالێت فعلی هێز ئااتێ من ئیسفادەم لێ کردوتی نازانموانی تر چکە ئەم بەردانەکە باسەکرێت پاکردنەوەیان هەیە و لەگەڵ شەحنکردنەوەشیان هەیە ئەمانە 20 ڕۆژ جارێک پاگەکرێنەوە و شەحنەکرێنەوە ئەگەرەتەوەکو هێزێک بەکاری بێنی چۆ شەحنکردنەوە تا چی خۆ باشە پێشەوەی شەحنیکەینەوە بێ پاشیکەینەوە ئەم بەردەی بەڕێزێت ئەم تایگەرە ئەبێت بۆ نە 20 ڕۆژ جارێت تا نزیکی مانیی کێشەیەکمان نییە بە ئاوخوێ بشۆرێت خوێی یۆدنا خەی زەبەریان خەی هیمالای کامیکامێک کێشەیەکنی ئەشۆرێت ئەمە پاکەکرێتەوە هەموو وزە نەرێنەکان لابەی جاری تر بۆ شەحنکردنەوەی بۆ جاری کە بەکاری بینەوە تیشی خۆرمان پێویستە لەگەڵ ئەو شەوەی کە مانگ بڕە بەمە شەحنە بنەوە بۆ بەکارهێنانەوە بۆ ئەنێکت وەکو تاقە وزە بەکارێنن نەگۆکۆی بۆ جوانی بەکاری بوو کە بۆ جوانی بەکارێنە هیچ پێویست پێی نییە یعنی ئەم کردارت پێویست نییە ئەگەر بۆ جوانی بێ بەڵام وەکو هێز بەکاری بێنی وەک تاقەیەک ئیسفادەی لێ بکەیت تاوان جۆری بەردەکان فەرقیان هەیە هەیەە بەو شێوەیە شەحن ناکرێتەوە شێوازی شەحنکردنەوەکانیان فەرقی هەیە ئەمە بەپی بەردەکە گۆڕێ ئێمە ناچینەوە تەفاسیلەوە ئێستا لێرە گەرویت سێت باسی بەردەکانەکەین کواڵەتیەکەیان جۆرەکە بۆ من ئەلەمان چیتیا بۆ من ئەمە لە شوێن هەیە بە 5,000 لە شوێن هەیە 200,000 دینارە لە زمانێک خۆی کواڵەتی زۆر دەورە بینە و سروشتی بەردەکەش زۆر دەوری هەیە زۆر بەردوانە ئێستا بۆ نمونەمە لاپیز لازولیە ئەمە بەردێکە زیاتر بۆوانەی کە پێویستیانە کە وەکو تاقوزە باسەکەین بۆ ئیتیما بۆ ئەوەی کە باوەڕ بەخۆ بوون من ئێستا قسە بۆ تۆکەم توانایکی باشترم هەبێ هەوڵ بەم زاڵم بەسەر مایکە کە قسە بۆ تۆکەم ئەمە بۆ کەسانە زۆر باشە ئیتیمان هەبێ و بەسیتی نمونێکە بۆم هێنایتەوە تایگەر هێزە بەردی ئەمەتێسمان هەیە ئەمەتێس کوارتزمان هەیە ئەمانە بۆ ئەوانن کە زیاتر قەلەقن بەڵێ بۆ قەلەقی زۆر باشە یعنی بەردەکان هەرێکی سفاتێکیان ئەگەر بینێ سەر بابەتی سفاتی بەردەکان ئەمە چەند ڕۆژێکی بۆت باس بکەم یان بەردی لابڕۆدارایتمان هەیە
حەجەر الطاوس ئەمە زیاتر وەکو بەردی چانس سیرەکرێ و بەردێکی زۆر جوانیشە و بەردێکی زۆر بەهێزە تەبەن ئەمە کواڵەتیان هەیە عینە نەمشکڵە دروست کراوە بە 5,000 دینار و بۆ نمونە ئەمەش هەیە بە 45,000 دینار. باشە قسەکەی من لێرە ئەوەیە هەمان بەرد بێ بە هەمان کوالیەتی لە هەندێک شوێن هەیە هەرزانە لە شوێنێ گرانە ئەمە چیان بابەتە؟ ئەگەر بۆ نمونە باسی کواڵەتی ئەمە بکەین بۆن من ئەمەوەتم 45,000 بۆ نمونە ئەمەمان هێنایە لە شوێنێکی تر بڵێ بە بەشی دەستبەنێک یا بەشی دوو دەستبان ئەمە بۆ نمونە ئەمە بەشی دوو دەستبەنەکات ئەو تاڵە بەڵێ بەشی دوو دەستبەنەکات بۆ نمونە ئەمە لە شوێنێک ئەگەر بڵێ دەستبەنێک بە 100,000 دینار نرخێکی زۆرە مبالغی زۆرتیە ئایتر تۆزەگی شەکە تێگەچی بەڵام جۆری بەردەکانیش جیاوازن ناڵێن هەموو بەردێک ئەم نرخێ بۆ نمونە تایگەرمان تایگەر کە زۆر بڵاوە و خەڵکی زۆر بەکارێن ئەمە بۆکو نمونەیەکی بەسیط باسەکەین منەڵەم دەستبەنێکی تایگەر ئەگەر سروشتی بێ ئەگەر سروشتی بێ ئەسڵی بێ تا 15,000 دینار بۆ دەستبەنێک ئیتر کیفایەتە لەوە زیاتر پیس ناکە پێبی ئەگەر سروشتی بێ بەی من ئەوی پێم وتراوە بۆ دەستبەنێکی تایگەر 50 دلاری پێتراوە زیاد سندرا هەڵخەڵەتاندرا من وایە بینمونە ئەو واشە دڵنیام لەو قسەیە و ناشتوانم من حکوم بەم لەسەر هیچ کەسێ بەڵام بۆ نمونە ئەمەمان هێنایەوە ئەمە چونکە زۆر بەربڵاوە هیچێکە لەو بەردانەی کە ڕۆژانێمە لێفرۆشن و ڕۆژانش داواکاری لەسرە بەردێکی زۆر جوانیشە بەڵام هیچ زەرور نییە دەستبەنێک لەم تایگەرە بکڕی بە 7,000 8,000 50,000 چۆ بەڕاستی ئەوە نرخی ئەو نییە و بەڵێ دەستبەنیشەیە بەەوە نەبیکری زۆر احتیادیە بەڵام ئەم بەردەنە خۆی هەشتە و نرخی خۆی نەک نرخی خەیاڵی ئەوەی کە بەگشتی هەیە و ێستا لە بازار و ئەفرۆشیە و لە پەیجە ئۆنلاینەکان ڕکلامی بۆ کرێ نرخەکانیان لە چەنە ئەبێت بەڕای من ئەو دەستبەنانەی کەی بینم منوسرە 50 دلار یان بۆ نمونە 40 دلار یان 60 دلار 100 دلار ئەم ڕەخەمانە لێ درێ ئەگەر بە مەرجە ئاڵتونی تیانە بێ بخودی بەردەکە خۆی هیچیان لەو دەستبەنانەنی کە لە 30,000 تێپەڕ بکەن ئەوەنە نەمبینی لە 30,000 بەردی ئەسلی باسەکەم قاڵەتی نەت بەردێکی احتیادی و عادی نە بەردی عادی دەستبەنێک 5,000 زۆریشە باشە من لە تۆڕ وڵاتیەکانە شتێکم بینیوە هەندێکەیە ڤیدۆ دروستەکاڵێ بەرپرسانی ئەم هەرێمی کوردستانش ئەم بەردانە بەکارەهێنن بۆچی بەکارهێننەوە تاقەوزن بەڵێ هەمووی چی بینیوە لە دەستیانە تا ئێستا زۆر دیار بێت تایگەر لاپیس لازولی ئەم لا زۆردەی کەوتمان ئەمە بەڵێ تایگەرەکەی کەوتمان بەردی سترین ئەمەتێست ئەم سترینە باشە ئەمەتێست تەبان ئەمانە ئەسلی باسەکەین عادینا چکەمانە هەمووی فێکیان هەیە ئەکەیتۆ سەر زەمیری دوکان نارەکە ئایا پێتەڵێ ئەسلی عادیە عادی بە ئەسڵ نەفرۆشێ بۆ نمونە ئەمە تێستە ئەمە ڕستێکی بە 25,000 عینەن ئەمە هەیە لە بازارڕە بە 10,000 دینار هەمان شکڵە و پێش دەڵێت لا پیس لازولی یا بۆ نمونە پێتەڵێت ئەمە تێستە بەدەڕاستیە ئەمە تێست بۆ نرخە نییە و بەڕاستیش ئەمە تێستێک لەمە بە 50 دلار نییە 25,000 نرخەکەی ئەو قیاسە بۆ نمونە گەورەتر بێ گرانترە بچووکتر بێژانتر ئەمە 25,000 کامل بەشی دوو دەستبەنە بەڵێ بەڵام بە حەقیوانە نەخۆم کە ئیشی دەستەکەن قەیچەکە ئەمە بە 25,000 تۆ دەستبەرێک دروستکە تۆ ئەکسسواراتی تێکی دەستکاریەکەی پێوی هیلاکە بێ ئیشێکی تیاکەی با دەستبەنێ 25,000 بێ بەس 50 دلار نرخەوەی نابێ ئەی لەم لا چیمانەیە کاک شاخان بۆکو ڕنکردنەوەی گوێەوەش کۆمەڵک بەردی سروشتین کە ئێمە هەمانە و لە بازاریشا تقریبان بەربڵاون بەڵام کەم زۆر کەم خەڵک گرنگی ئەمە گرانترینیان چییە؟ کامیان لەسەر مێزە گرانترین با ئەمانە هەمووی بەردن هەمووی بەردە جگە لەمانە کەهرەبن سەبۆ نمونەمە کەهرەبی ئەڵمانیە ئەوە تەزبیحێکی کۆنە نزیکی تەمەنی 60-70 ساڵە بێ باشە نرخەکەی ئەمە 50 گرامە بە گرام ئەفرۆشتن بەگرام بەڵێ وەکو ئاڵتون ئەخرتە سەر تەرازوە ئەفرۆشترێ لە ئێستا ئەمە گرامی لە 40 بۆ 50 دلارە ئەمە بە چەند ئێستا دەستبێت ئێستا تقریبا نزیکی بایی 25 جۆرەقەیەک دەرەچێت ئەمە بەڵێ بەس وەزنی زۆر سووکە بەڵێەوە شیلەی دارە ئەمە شیلەی دارە ئەی بەر نییە نابەر نییە ئەبۆ نمونەمە هەر لەو بابەتێ بەڵام بە نرخەکەی هەرزانترە ئەمە کە هەرەبی ڕوسی پیاڵێن ئەمە شەر قەدیمە ئەمە غرامێکی بۆ نە 4 دلارە 4 دلار ئەمە 100 گرام بای 400 دلار ئەمە چیە لە ناوەکە بۆ ئەوە خواروکە خۆی گەورەوەی دروست کردووە جا ئەمە وەختی خۆی کە هین کراون ئەم پارچانە بەدەست شیلەکە وەکو گونک
دانراونەکە دیقەت بێ هەر هەمویان لایەکیان تەخترە لە لاکەیزر کە دانراون ئیتر ڕق بوون ئەدوای کون کراون و کراون بە تەزبێ باشە بۆ نەما ئەمان ئەفو ئەم بۆ نمونام بابەتیان ئەمە کە هەرەبی پۆڵەندیە باشە جۆرێکی زۆر باشە ئەمە قشتە بە عسەلی پیاڵان نوعەتەکەی زۆر باشە و نرخەکەشی لە $12 $13 ئەوە یاریەکان بۆ جوانیەکە و هەش بۆ گرامێک بەڵێ و هەشیانە گرامێکێتە $30 هەر لەم بابەتە یعنی گرانتریان هەیە و هەرزانتریشیان هەیە باشە گرانترین تەزبیح سەیری چۆن بووە بۆ ئێستا لای خۆمانیان لە دەرەوە لای خۆمان لە دەرەوەش لای خۆمان $10 دیوە بۆ تەزبیحێک بەڵێ شۆلی وەرگرن و بۆی نابێ بەس لە دەرەوە ڕقەمی خەیاڵی تر هەیە ئەگەر نیکەن بە قسە لە سەرمان گرانتری تەزبیح هەم ساڵ لە قەتەر فرۆشرا بە $14 پاری شوقەیەەکە زیاتریش دوانەکە ئەمانش هەمووی بەردی سروشتین ئەمە چێم شتە زۆر ئەنتیکەیە ئەوە بەردی لابرۆدۆرێتەوە لەوەی دەستی خۆمە لەم بەردەیە ئەوەیە بەڵێ ئەو ڕەنگە چی ئەبریەکێت ئەوە بە عەرەبی پێڵەن حەجەرە تاوس ئەو بەردەش بوو کە لیا باسمان کردوتم پێڵەن بەردی چانس و بەردێکی زۆر جوانە وەک ئەکسسوار ئێمە بە مەدالیاش هەمانە کە بۆ ئیتاری ئاڵتون و زیو بەکارێنن ئافرەتان زۆر گرنگی پێن و پیاوانیش بۆ مستیلە یان دەزبن زۆر گرنگی پێم بەردێکی زۆر جوانە لە چاو جوانەکەی زۆر بەگرانی نازانم سەبۆ نە پارچێکی وەکو ئەمە نزیکی لە دەوری $300 ئەو پارچە گەورەیە بەڵێ ئێمە چێم شتان ئەوەش کوارتسە ئەمە کوارتزە کریستال کوارتسەوە مەگرانە نرخەکەی زۆر گران نییە یعنی بەراورد بە ئەمە سا حالێن بەس بۆ جوانیە ئاوا بەکاری لە ناو ماڵ بەکارێت من خۆم هیواتم بەردە لە ماڵەوە هەمە پارچەی گەورەتر لەوانم هەیە ئەمە چییە ئەو تاگەر ئاەکەی کە بەدەستی تۆیەوەیە یعنی هەمانەوەی دەست بەردەیە بەڵێ بەخام زۆر کەسێوانە کە یۆگاکەن بەکارێنین یان هەر حەزیان لێ بۆ جوانی لە ناو ماڵ بەکاری بێنن بەردێکی زۆر جوانە ئەمە لە شوۆیە ئەمە نیشتیمانەکەی شوێ نیشتیمانەکانیان جیاوازی سە بۆ نمونەی تاگەر ئای سینە بەڵێ زۆر بەردمان هەی ئوسترالیا تاوان زۆربەی زۆرە کە سەرچاواگرن لە سینەوە ئەو بەردە زۆر ناوێکی خۆشی هەیە ئەو کەم بابە جاسپەری پێڵێن بەڵێ ئەڵێ بانگی عەلی باباکەی ئەوە کلێر کوارتزە ئەمە ئەو بەردەیە کە لە کوردستانی خۆشمان دۆزراوەتە لەو لەمە هەیە لە خۆمان بەڵێ منتیقی سلێمانی دۆزراوەتەوە ئەمەمانەیە بەڵێ بەس گرنگی پێ نادرێ بە زۆر جوانی شەو و باشترین جۆری بەردیش ئەگە دەری بێن ئاوا بە جوانی دەرێت بە چاپکرێ بەڵام ناڵێن ئاوا ڕێکە یەکسەر بەڵام هەمان جۆری بەردە بەس نەخشەکەی ناوێتی نەخشی ناویتیە هەمویان ئەوە دەری نێنن لەوانە زۆر گرنگ نەبێ بەلایەنەوە بە تا ئێستا دەرنەهاتوە و ئەمە هیچێکە لەو بەردانش بە پاکردنەوەی هەموو بەردە خراپەکان ینی خراپی هەموو بەردەکان پاکاتەوە و هەم دیسان شەخ نیشانەکاتەوە ئەمە توانی پێ بڵێن دکتۆری بەردەکان ئەسم بێم لە بەردەکانی دەستی خۆم شەخنێکاتەوە ئەوە لەو ڕێگە شوێنی پێویست هیچمان هەیە بەرەمی خۆماڵی بێ هینی خۆمان بێ کوردستان بێ کوردستان بەس ئەمەی کوردستان نییە بەڵام لە کوردستان ئەمەمان هەیە ئەمانیکەی کوردستانی نیمانە لێرە ئێمە شکر سپاس بۆ خۆی گەورە لە جاتی بەردەکانمان بەم جۆرە بر خاکەکەمان لەوە بەبییترە کە هەمان کە هەیە لە دنیاە زۆر بەپیتە خاکمان سپاس بۆخوا هەرچیان بێت یا ڕێنن بەزازان مۆزیتانە ڕێ سامنە منە بم بۆ تعزیل لەگەڵ بۆی نابێ بۆ مەجلیسێکیش نابێ گە بزانین تەزبیح نەوانەی بن بۆی نابێ ئەمەشیان هەیەمە بە مەرجانە ئەمە خۆی لە ئەسڵا بەبەرد بووە یعنی بەرد نییە لە ئەسڵا بەبەردبووی پێڵێن ئەمە لە ناو بەحرا هەیە ئەم بە شێوەی درەختن کە درەختەکە ئەمرێ و وشک ئەبێتەوانێ ڕق ئەبن ئێتر ئەم بەبەردبووی لێ دروستەکە دوای پاکرێتەوە و بەردێکی زۆر باو لە کۆنی شەو بەکار هاتووە ینی بۆ نمونە نانکی خۆم لەم بابەتەی هەبووە نەک بەم شوێ بڵێن ئەمە قیاساتیانێ گەورە بچووکیانێ لەوە سەر و کڵاو ئەمانە من نانکی خۆم بە ملوانکە هەی بووە لەگە بەردی کە تێکەڵاو کراوە و بەردێکی زۆر جوانە مەرجان تا بەکاریش بێت جوانترە بێ یعنی مەڕ خۆبترە بێ گرانترین بەرد کە تا ئێستا مامەڵەتان پێوە کرد بێ فرۆش بێتان لە کوردستانە بای چەند بووە لە کوردستانە بۆ نونە من ماوەڵام پێوەکرد بێ پێوەی کرا وڵی ئێمە بەردی سەرمەستی لەمان هەیە تۆزە گرانەکەوێت ئەوە ڕاستەوەڵەن چرخی لی توڵ خولێتەوە خۆتام دەخێ من بە چای خۆمەوە نەدوی بە ڤیددیو ئابەز وەکو قەناتم پێی نییە یان بازێک بەر هەیە بە حساب داگرسێەوە پیلیتیایە
یعنی باوەڕ پێ نەکەیت نانە ئەو خلانەوە ئەی نازانم کۆمەڵە ناویان هەیە و یەمانی و ئەو عقیقی بابەتانە یەمەنی هەیە بەڵێ عقیقی یەمەنی باشترین جۆری عقیقە ئەو طبعاً سەری چۆنە عقیقی یەمەنی بەگرامە و بەپێی جوانەکەی دەورە بینێ هەتا جوانتر بێ و چۆنەڵی ڕەنگ گوشتەکان هەمووی حسابە ئەمانە هەمووی دەرەجەی لەسرە بۆ نە مستیلەی دەستی خۆمەمە عقیقی سولەیمانە هەر لەم بەردە هەیە بە 5,000 دینار هەرم بەردەش هەیە بە 100,000 دینار باشەمە هەیە دوعای بەسەر خوێنرێ ئەوە زیاتر ختمکردنە ختمکردنە شیعەکان زیاترەوە بابەتاکە لای خۆمان زۆر کەمە زۆر کەمە تاکە تاکەیەک هەیە ئەوش سونە نایزانە بیکە لە دەستێکە بەڵام وەکو ئەوی کە شکل لەخوا بە زیابە لای خۆمان زۆر بە کەمی و حاڵەتە هەبێ قەناعەتمان بۆ مۆزوعی ختمە نییە بەس بۆ جوانی زیاتر ئێمە ئیشی تیاکەین و زیاتر حەزەکەم بەرد خەڵک وەکو جوانی و جەمالێتی خۆی بۆی بە دوای بگەڕێ و بە کواڵەتی باشیش هەڵبژێرن دایمە مەرج نییە لە هەشوێنەی کڕیت کواڵەتێکە باش بێ خۆی متمانە زۆر عنعنەکەی لەنە خەڵەت واللهی تر با هەندێک جار نرخەکانیش هەڵیان نەخەڵەتێنێ نرخەکانیش چکە هەموو شتێکی هەرزان باش نییە هەموو شتێکی گرانیش باش نییە ئاگادار من ینی مەرج نییە کە من شتێک گوتم ئەمە بای $100 لە ڕاستیە نرخی $100 بێ من نامێ ناوی کەس بێنم یا فڵانە کەس ئەم شتەنە بەڵام با ئاگادار بین دەستبەنێک بڕابکە گرانترین دەستبن بڕا ناکەم لە 30,000 تێپەڕ بکە دەم مروانەی کە باسیەکەین نەم سروشتیانە باسی بەردێکی جیاواز ناکەم سە بۆ نمونە ئەمە بەردی مەلەکایتە ئەمە مەلەکایتی سروشتیە بەڵێ ئەمە مەلەکایتە ئەم مەلەکایتە دەستبەنی کوێچێتە $35 بەس بڕوان دەگمانەکەیتەوە بەڵام ئەمە سروشتیە فەیکەکەی نا فەیکەکەی لە 10,000-15,000 تێپەڕ ناکە دەستبەنێکی دەستەکان باشە بە چیە بناسرێتەوە کە بەردەکە سروشتیە خۆ عادیە ویژدانی دوکانارەکە ناسرێتەوە هەندێ با گەری زۆر کەسێ شارەزایەتە لام هەنی بەقەدەر من زانیاری هەیە لەسەری دەستم چۆن بناسمەوە بۆ نمونە تایگەرای قاوەی زۆر ئاسانە بە مغناتیزە ناسرێتەوەگرێت مغناتیزەیگرێت و یعنی بڕاب کار بە سیرکردنیش تقریبا دیارە سەوزەکە مغناتیز نایکرێ بەڵام ئەم سەوزە نابێت ڕەنگی تێک بچێ و ئەبێ بۆ نمونە تا بەکارێ جوان ببێ وجا بەردی سروشتیش بەوە جیاکرێتەوە لە بەردێکی عادی یان لە فەیکێک کە هەتا بەکاربێ جوانە بێ ئەمە سیفاتی بەردی سروشتیە بەردی عادی تا بەکاربێ ناشرینە بێت ئەمە زۆر ئاسانە لێک جاکردنەوەی شتێکی ترم پێ بڵێ زۆر بە کورتی بۆن ئەو تۆزی کە لە بەردەکان دەرەچێت بۆ هیچ بەکارێت بەس لە کەهرەبا کەهرەب چی دەکرێت تۆزەکەی ئەوە زیاتر لە کوێت لێرەنا لە کوێ دەیکەنە کەپسولە و وەکو دەوا بەکارێنن چۆ کەهرەب هەم بۆ ئازاری جومگە بەکارهاتۆ لە خەدیمەوە هەم بۆ زەردووی ئەسڵ تەوانەمێ زەردووی ئەسڵ ئەمێ نەک موروێکی باغی زەرد ئەمە زەردووی ئەسڵ ئەمێ ئەمە وەختی خۆی بۆ زەردووی هەر بەکاراتەوە بۆ مناڵ لەلایەوە دایێنێن بەرپێستی بکەێت هیچ کەشەیەک نییە ئەمە بۆ زەردووی بەکار هاتووە بۆ ئازاری جوگەی پیاوە نەما ئاڵتونی پیاوانە و بۆ ئازاری دام دەرهاتنی مناڵانیش ئەمای کە پێتەڵێم ئەمان قسەی گیرفانم نییە چکە قسەی گیرفان ماشەڵڵا هەمومان پێمانە بەڵام من سبینێ لەوانەیە یەکێک بێ پرسیارم لێ بڵێ بۆ واتوت هەبێ من ڕێگەیەک هەبێ جوابی بەمەوە سۆڕێک لەمەمان بەرێ با ببێن ناڵێک زەردووی هێبی بۆ زەردوی بۆی نابێ دەستەکانە خۆ سواز بەڕێستان بەڵێ ئەوە کە جێویستی بوونەمە تایبەتە بەو بەردانی کە هەیە جۆرەکان جیاوازن نرخەکانی جیاوازن بەڵام بەو شێوەیە گران نین کە لە هەندێک شوێن بڵاو دەکرێتەوە بۆیە ئاگاداری ئەوە بن بەردی ئەسڵیتان بەنێو نرخی زۆریشان لێ نەسەنن.